لروجي جمعة درنگ هاتم بو مزگەوت مامۆسا سەلامی دایەوە ئایا ئەبێ 2 ڕکات نوێژ بکەم یا 4 ڕکات نوێژ بکەم. ڕۆژی جمعە دیارە نابێ مسلمان لە ڕۆژی جمعە درەنگ بێ بۆ نوێژ، وەڵکو ئەبێ مسابقە بکە لە ڕۆژی جمعە. بەڵام لەوانەیە ئیتر قەدەرەن هەنێ جارەیە سەفەرە، هەنێ جار هەیە نەخۆشیە، حاڵەتێک دێتە پێش و خەوە جاری وا هەیە، احتیمالەیە ئینسان درەنگ بێتە خەبەرە. يعني ئەمە شتێکە بەدەستی خۆی نییە ئینسان. پێغەمبەریش صلی الله علیه وسلم جارێک ئاوای بەسەرا هات، جارێکیان لە سەفەرێکا بوون زۆر ماندوو بوون، فەرمووی بیلال ئەتوانی تۆ نەخەوی، ئێمە ئەخەوین ئیسراحەتێکەکەینتان نوێژ بەیانی، ئەتوانی تۆ نەخەوی؟ بیلال فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا. بیلالش غێر زۆر ماندووە وا خۆی بیلالگیانیش خەوی پیاکرد کە خەوی پیاکەوت بەیانی گەرمەی خۆر پێغەمبەری خوا و سەحابەکانی هەڵسان. ئیتر سەحابە هەر وەک يعني چۆن تێکچوون تێک کاتی هەڵسیان نوێژ بەیانی ڕۆیشت و ئەمانە یەکێ بەم لای ڕۆیشت یەکێ بەو لای. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بیلال بانگ بدە بە خەڵک بڵێ پەلە مەکەن، هیچ پێویست ناکا پەلە بکەن، ئەمە قەدەر خوایە و ئەوانە بڕۆن دەستنوێژەکانتان بگرن و دەستنوێژەکانیان گرد و ئەمجا نوێژی سونەتەکانتان بکەن، نوێژی سونەتەکانیان کرد و ئەمجا نوێژی بەیانیان کرد. لە چێشتەنگایە جا دوور نییە ئینسان ئەمەی حاڵەتێکی بەسەرا بێ. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەگەر حاڵەتی واتان بەسەر هات خۆی ئەسڵ وایە بەیانیان جمعە حەڵ بدەی شەوەکەی تۆزە زوو بخەوی بەیانەکەی تۆزە زوو بێی بۆ نوێژ، چونکە جمعە 5 سعاتی هەیە. سعاتی یەکەم هەر کەسێ لە سعاتی یەکەما بێ خۆشەویستەکانمەکە وایە حشترێکی سەر بڕی بێ لە پێناوی خوایە. هەر کەسێ لە سعاتی دووەما بێ وەک ئەوە وایە مانگایەکی سەر بڕی بێ یانگایەکی سەر بڕی بێ لە پێناوی خوایە. هەر کەسێ لە سعاتی سێەما بێ وەک ئەوە وایە کاوڕێکی سەر بڕی بێ لە پێناوی خوایە. ئەخەمە زۆر گەورەیە برا. آخر ئێمە ئەو فەڕی لە عومرمانە جارێ پێمانەکرێ ئەگەر حیوانێ سەر ببڕین لە پێناو خوایە، تۆ بتوانی کاوڕێک سەر ببڕی یان مانگایەک یان حشترێک، ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە هەفتانە بۆ تۆ دووبارە بێتەوە. ئەگەر لە سعاتی سێ چوارەما بێ وەک ئەوە وایە کەڵەشێرێکت سەر بڕی بێ بۆ مسلمانێک و بۆ یەک دوو مسلمان و کەڵەشێری کوردیش خۆشە لە پێناوی خوایە. ئەگەر سعاتی پێنجەم یعنی پێشی بانگ بە لەحەزاتێک بێ ئەوە تەنها یەلکەیەک وەک ئەوە یەلکەیەکت بەخشی بێ لە پێناوی خوایە. ئەگەر بانگی دووهەمی جمعە ئەوەی کە ئیمام ئەچێتە سەر منبەر ئەڵێ ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله، ئیتر مەلائیکەکان کە لەدەم دەرگاکان ئەوەستاون سجلەکانیان ئەپێچنەوە و ئیتر ناو نانووسن، ئیتر ناو نووسین نییە تەواو، نە حشتر نە یەلکە وەنە لەو بەینەیش تۆ ئیلا فەرزەکەی جمعە لەسەرەکەوێ تەواو. هەنێ مسلمانێ فەرزەکەشمان لەسەر بکەوێ ناوێت دوای ڕۆژێک وات پێت تێ فەرزەکەشت لە دەست دەرەچی ئەوەی ساو برایە فەرزەکەشت لە دەست دەرچێت. کاتێک هاتووە ڕکاتی یەکەم تەواو بووە یان ڕکاتی دووەم ها لە تەواوبوونە تەواو، ئیتر نوێژ جمعە نەما تەواو. ئەگەر عوزرت نەبێ گوناحباری ئەوە ئیتر تەواو چیت بۆ حەسابە نوێژی نیمەڕۆ ئەبێت 4 ڕکات بکەیت، ئەبێت 4 ڕکات بکەیت. وێ خۆشەویستەکانم هەوڵ بدەن خەمی جمعەکانتان زۆر بخۆن. جمعە خۆشەویستەکانم حتا دوکان زوو بگرن بەڕێزان، لەبەر ئەوەی ڕۆژانی جمعە پێویستە ئینسان خۆی بشوە. حادیسەیەکی خۆشتان بۆ باس دەکەم، ئەمیش لە نێوانی خەلیفە خۆشەویستەکانی پێغەمبەری خوایە ڕووی داوە. ئیمامی عوسمان تاجر بوو، حتا جاری وا هەبووە ئەمەندەی بەخشیوە بە ئیسلام. پێغەمبەری خوا فەرموویەتی دەمچاوی گەشەوە بۆ تۆ، ئەوەنە عوسمان ئەوەنەی بەخشیە لە کاتی گرانیەکانە لە کاتی ناڕەحەتەکانە. ئیتر دەمچاوی پێغەمبەر ئاوا گەشاوەتەوە فەرموویەتی ئیتر تەواو، ئیتر عوسمان بەهەشتی بۆ خۆی کڕی، ئیتر عوسمان بەهەشتی بۆ خۆی کڕی تەواو، هەرچی بکات تەواو. ئیمامی عوسمان تاجر بووە لە بازاڕ ئیشی کردووە. ئەم ئیمامە گەورەیە ڕۆژێکیان لەبیرێتە جمعەیە، سبحان الله، ئیمامی عوسمان لەبیرێتە جمعەیە کاتێک ئاگای ئەبێت بانگ ئەدرێ الله أكبر الله أكبر لا حول ولا قوة إلا بالله. ألا والله طبعا إمامي عثمان بهلا داوان زوو هەموو شتێک جێت يڵێ ئەڕاتەوە بۆ ماڵ و دەست دوێژێکە گرێ و بە عەجەلە بۆ مزگەوت. کاتێ دێ بۆ مزگەوت کیا بەسەر منبەرەوە؟ ئەمیری ئیمانداران عومەری کوڕی خەتاب. الله أكبر. آخر زۆر مشکیلەیە خۆشەویستەکان،
زور مشكلة يسمن أواني كوا زور ملتزم الليرة مثلا ما وصع عمره أما حاجي قار أما فلانة أما ندرن بين من لبان من بركة من براسي أوارين ليه كم هذا مباشر ما بسمع خيره وتعز درن ديبو مزجو نالك حاجي قار تو بدرن ديبو مزجو تعمل هنا كمانية قليا كم لو يعني كوا أهل الريزية كم ودوا مسيمي أهل نجي بيعني أنا يا مسير ريج نجي بيعني أنا معناه ببردوامي جاي قليين حركات تأخير بين إمام عمرش لسر من برو فرمي وعثمان بوشي تأخير بوي إمام عثمان شرمن بوا يعني أولا شرمن بوا يعني مشهورة بشرم إمام عثمان يكم روش كبوبة خليفة شو سر من بر لشرم أجاني أو على رزي شرمن بوا إمام عثمان زور بحياة مشهورة يصير إمام عثمان نأزاني شيب كاتي إمام عمر فرمي أو شيء أو بتأخير بوا عثمان أما إمام عمر إيه بكاب درسه هم بس هنا إمام عثمان إيش بشرم يكو فرمي والله لبازار بو مو آقام نبو هر أونا آقام بو كباني دا يتر بس رويشتم دزنيوش يكم قردو هاتم بو مزقود فرمي يا عثمان يعني غسل تيش نكردوها كبيا غمري قوى أمري بغسل كردوها يتر إمام عثمان طبعا ما إمام عمر درسيك إذا توبوا أي مسلمانان هميان إسفادي ليركن هميان إسفادي ليركن يتر إمام عثمان أمي لبير ناشي كاتي أبيب خليفة إمام عثمان يكمشت كأيكا أريبانيك زيال كان لنا بازار ربيدا لبيري نشوى كم صال وسيت يفربو أريبانيك للرج مع بانيك بدأ لنا بازار يعني باني يكم لو بيابوه بويا علماء كان أفر من أو بانا نادي بفوتي أبي أو بانا بميني ساندي مسلمانان باني يك بانا دنبو جمعة غلطة أوه علماء كان من أفر من باباني أو بانا بميني شوك أو بانا ضرورة بس بداخل أمتي إسلام دائما شت أقورن بانا كان هاورد اللي كان يعني دقيقا بانا كيترو سودي نام يعني أو بوشي إمام عثمان زياي كده إمام عثمان بو كردي لبر أوي خلق أقدار كان جامن هاوتم طبقم كردة بانا كيترو هيش استفادة كي نام يعني حلو بينا دور كابنوش السنة كانوا باني دو مدري نا أو بانا سباس بخوا ليكم روجي دوانزا صال بيش يسي أمز قوتوا يما أو بانا ما نبقو خوي بيا كردوتوا الحمد لله أو بانا بيش وقت أيدين طبعا بوها مشاركة استفادة الحمد لله يسمى موسى عبد الهادي شهر بهمان شواي بيا كردوا مزقوتي بازارش أم هفتوا رويش هل بهمان شوايان بيا كرد وميدا كمان مو مزقوتا كان واي بيا بيتوا أو بانا بيش بخريت باشا بيش بخريت جاء إمام عثمان أو بانا زياد كل بر أوي يتر مسلمانان لبير أن نتشي اللي بازار هنا خوش يسكانم حركاتي أو بان قدرا يكسر إترتو قفلي بازار بك تواو دكان داخل روجاني جمعة روجي خوشور بنا روجي جلو برق لبر كردن هر إوارة بخيزانت بلي أقل خيزانت أوتي ومتي بزانه بلي آفرد قاتومات بو ترتيبك أوتي خاتكم بك أقل أوش نيزاني خود بك خوش حي بك تانية خود بك خود قاتكاني خود ترتيبك چي قاتيك جوانه بو جمعة داينه چي قاتيك جوانه بو جمعة داينه خود بون خوشك سرو الريشت ترتيبك أقل رونت هي لما بو الريشو بو سرت بيدلا سرو الريشت اگر بونێکی خۆشە بەس با بۆنەکان ئیزعاج نەبێ خەڵک ئیزعاجکە بۆن هەیە بۆنی خۆشە ناسکە خەڵک ئیزعاج ناکە ئەو بۆنە لە خۆت بدە بێ بۆ نوێژی جمعە بۆ خۆت پێش وەخت دانشە نوێژ بکە وەکو ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم 2 ڕکات 4 ڕکات 6 ڕکات 8 ڕکات 10 ڕکات 12 ڕکات بکە بۆ خۆت ئەو نوێژانە بکە هەم بە زوحا بۆ تەژمێررێ هەم بە نوێژی نافیلەی جمعە بۆ تەژمێررێ تا ئیمامە چێتە سەر مینبەر و ئیتر سەلامەکات ئیتر تۆش دانشە بە جوانی گوێ لە وتار بگرە چرکە مەکە یاری بە سەعات مەکە یاری بە تەسبیح مەکە یاری بە جلوبەرگەکەت مەکە یاری بە دوگمەکانت مەکە یاری بە قژت مەکە بە ڕیشت مەکە یاری بە هیچ مەکە جوان دانشە تا ئەو نیو سەعاتە تا ئەو 25 دقیقە تا نیم سەعاتە وتارەکەتەوە ئەو بێ هەموو گیانت لای وتارەکە بێ چونکە ئەوە مەدرسەیە ئەمە مەدرسەی علمە ئەم جا بە جوانی کە ئەمەت کرد دوای ئەوە و جوانی نوێژ لەگەڵ ئیمامە بکە ولا دوای ئەوەیشە نوێژە سونەتەکانت بکە بە جوانی ئەم جا بچۆرە بە ماڵ دنیا ئەبڕێتەوە خۆشەویستەکانم ئینسان ئەبێ عیبادەتەکانی لەسەرەوەی هەموو شتەکانی بێ براینە هیچ شتێک لە نوێژ مەشغوڵتان نەکا نوێژ ئەساسی ئیسلامە حەیفە مسلمان کاتێ بێ بۆ نوێژی جمعە بڕکاتێ چووە 2 ڕکات چووە ناکرێت ئاخر ئەمە چۆن ئەبێشتیوە ئەی وتاری جمعە
ئەی وتاری جمعە دوژمنانی ئیسلام گەورەترین ئیشیان ئێستا ئەوەیە وتاری جمعە ناشری نەکەن. نابینن سەیری فەیسبووکەمانە ناکەیت والله من تااقەتم لە هیچ مەلایە نەما، هیچ مەلایە قسەی حەق ناکە، هیچ قسەی حەق چی ناکە، هیچ مەلایەتان بیستووە غەیری ئایەت و حەدیث باسکە ئیلا مەگەر جارجار حکوومەتێکی گەندە و زەخت کاتە سەر مەلاکان بە زۆر شتێکیان پێبێژێ گینا مامۆسایانی ئاینی هەر ئایەت و حەدیث باسەکەن. ئەی تو لە ئایەت معقولە ئایەت بێژی وەڵا ئایەت نازانم چی معقولە خۆت مشتی خۆت قفڵ مەکە تو هاتی سیر ئەو مەکە کێ خۆت بەعدا هاتی سەر ئەوکە چی ئەوترێ ئەوە گرنگە. دوژمنانی ئیسلام ئێستا هەوڵ ئەدەن زۆر لەسەر ئەوە ئیشەکەن زۆر خوتبەی جمعە هیچ نییە و مەلاکان هیچ نییە و نازام چی چۆن هیچ نییە جا خۆ ئەگەر خوتبەی جمعە نەمێنێ قەسەم بە رەب العالەمین یعنی لەبان ئەو جەعدە بە شەو ڕۆژ خەڵک یەکتری ئەکوژێ خەڵک یەکتری فەسادەکە خوتبەی جمعە ئەو عالەمەی هەوردوتە سەر ڕێگا دینی ئیسلامە ئەو عالەمەی هەوردوتە سەر ڕێگا. مامۆسایانی ئاینیە خۆ من ناڵم گشت مامۆسایانی ئاینی وەک مستەرەوانە هەموو بەشەر کەسی وەک مستەرە نییە ئیلا بەڵام ئیتر زۆرینەی مامۆسایانی ئاینی سوپاس بۆ خوا لەسەر ڕێڕەوی ئەهلی سونە و جەماعەتن لەسەر ڕێڕەی چاکەکارین. دەگمەن مامۆسایەکی ئاینی هەیە شتێکی انحرافی بێژێت ئەویش خەڵک پێ زانێ و کێشەی بۆ دروستەکەن بەڵام ئیتر نابێ ئێمە خوتبەی جمعە بە ئاسانی وەرگرین. ئەو ڕۆژە گەنجێک تەلەفۆنی بۆم کردە مامۆسا من گوناحبار نابم لە شارۆچکەکەی ئێمە یەک مەلایەتیانیەوە دڵم بێ بەخوا ناچم بۆ جمعە. حول ولا قوة ئەمە نەکبەتیە ئەم فکرە نەکبەتیە يعني جمعة فرزة جمعة گەورەترین دروشمی ئیسلامە دوای حەج گەورەترین يعني دروشمی ئیسلام لە دوای حەج بریتیە لە چی لە جمعة تو ئەمە تەرکەی ئەمە نەکبەتیە گوێ لەو تەشویشە مەگرن ئەمە دوژمنە هەوڵ ئەدا ئەمە تێرێتە ناو مسلمانان و تا ئەم ئەفکارە لە ناو مسلمانانە دروستکە کە نەڕۆن بۆ جمعە و جەماعەت گوێ لە مامۆسایانی ئاینی نەگرن. من ناڵێم مامۆسایانی ئاینی طبعا جاجا خلافەیە لەبین ئیمامە گەورەکان ئێستا سبەینێ بۆتانی باسەکەم ئەو ئیمامانە کە تەلە بۆ مامۆسای یەکتریش من جاجا خلافەیە خلافەکان هیچ تەسیر ناکە هەر هەمویان ناڵێن لا ئیلاها ئیلا الله هەر هەمویان ناڵێن نوێژ يعني ئەرکانەکانی ئیمان و ئەرکانەکانی ئیسلام مامۆسایانی ئاینی هەر هەمویان یەک قسە ناکەن تەواو ئەوە ئەساسە شتە وردەکان هیچ مشکلە نییە. من ئەڵێم دەستێش لە ئافرەت ناشکێت مامۆسایەت هەڵێشکێ هیچ کێشەیە نییە هیچ تەسیل لە دین ناکەوە ئەوە تەسیل لە دین ناکە یعنی ئەگەر کابرا دەستێکی بشکێنە لە ئافرەت دەست پێوە دانیشتنەکەی یان نەیشکێنێ یعنی ناڕاتە جەهەنەمەوە جا ئەمە زۆر گرنگە ئێوە ئاگاتان لێ بێ. برادەرێ پرسیارێکی کردووە دەربارەی ئەوەی ئەڵێ ئێمە چنێک چاک بین لەگەڵ ژنانە ئەڵێ چنێک چاک بین لەگەڵ ژنەکانمانە هەر بۆڵە و نازانم هەندێک شت لە ژنەکانمان ئەبینین یعنی ئەڵێ جاری وا هەیە بێمنەتی بەدسیفەتی لە زۆرێک لە ژنەکانمانە هەیە ینی مە ئامۆژگاریەک بۆ ژنان طبعا من پێشەوەی ئامۆژگاری بۆ ژنان بکەم ئامۆژگاری بۆ ئێوەی پیاوانەکەم ئەڵێم گەنجەکان کە ژنتان نەهێناوە خوا کە ژن ئەهێنن ئەو ژنانە بێرن کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەوانە بێرن کە پێغەمبەرە فەرمێ. کێشەی ئێمە لەوە نییە ئێستا یعنی ژنەکانمان خراپن نە کێشە ئەوەیە ئێمە خۆمان ژنی خراپمان هەڵبژاردووە ئێمە لە بە پێی حەدیسی پێغەمبەر ژنمان نەهێناوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ گەنجان ئەمە بۆ ئێوەیە گەنجان پێغەمبەر پێتان ئەفەرمێ ئافرەتان بۆ چوار شت ئەخوازرێن ئافرەت بۆ چوار شت ئەخوازرێ یعنی خەڵک ژن ئەهێنێ بۆ چوار شت یعنی هۆکارەکانی ژنهێنانی خەڵک چوار شتە گەنجان زۆربەی لەمانە تێکەوتون هەیانە لەبەر جوانی ئەهێنێت هەر کەسێ ژن لەبەر جوانی بێنێ خوات تو ئیبتیلایەکە ئەبێت بێتە عەبدی ئەو ژنەی ئەوە مژدەیە پێتان ێدەم هەر کەسێ بێ ژن لەبەر جوانی بێنێ ئەوێتە عەبدی ژنەکەی ئەو ئێستا تۆزێ ڕوونکردنەوەی زیاتر دەدەم هەیانە لەبەر خاتر پارە و پوول ئەیهێنێ موچەی هەیە من ئافرەتێک ئەناسم موچەکەی 750,000 سێ شووی کردووە شووە کاتە هەر پیاوێت
طبعا پیاوەکان لەبەر خاتی موچەکە ئەیخوازن ئەویش ئەڵێ من ئەگەر جلوبەرگ و پێڵا و دەرمان ئەگەر بێت و لە کاسۆمۆڵی سلێمانی نەیکڕم نایکڕم ئیلا بێ مارکە بێ ئەمە مارکە بێ نەک 750 باش بەشی ناکە ئەگەر تۆ شەو ڕۆژ بێڵکاری بۆ بکەیت ئەوەیش بخەیتە سەری بەشی ناکە بۆیە ئەوەی کە ژن لەبەر خاتری پارە بێرێ چی بەسەراتێ قوڕەکرێ بەسەریە سێیەم هەنێک کەسێ ژن لەبەر خاتری بنەماڵە ئەهێنێ برادەرێکم هەر مەلایە ژنی لە کابرایەک خواست ڕئیس عەشرەتە وەڵڵاهی با ئەڵێ ئیشێکیان پێی کرد با بە دەواری شڕ نەیکردووە یعنی ئێسەشە دوای 5 ساڵ دوای تەلاقدانەکەشی هەروازی لێ نایێرن لەبەر خاتر ڕئیس عەشرەتی ژنەتێت ئەوە میخۆ هەنێکیش لەبەر خاتر دیندارێتی و ئەخلاق ئەوەی لەبەر خاتری دیندارێتی و ئەخلاق بهێنێ پێغەمبەر دوعای خێری بۆ کردووە ئەفەرمێت تەریبەت یەدا ئەفەرمێت پیرۆز بێ هەرچی دەستی بۆ ئەبێتە بەرەکەت و خێر بۆت لەبەر خاتری خوا لەبەر خاتری دیندارێتی بۆیە پیاوچاکان بۆیە لە ژیانیانە سەرکەوتون چونکە ژنیان لەبەر خاتری دین و ئیمان هێناوە نەک لەبەر خاتری شتەکانی تر ئەوەی لەبەر خاتری پارە بێنێتی دووبارەی ئەەکەمەوە لە فەقیری زیاتری چی بۆ نامێنێتەوە ئەوەی لەبەر خاتری پلەپایە بهێنێت واللهی بەڕێزان تەنها نەکبەتی تەنها قوربەسەری ئەوێتە عەبدی ئەو ماڵە چونکە ئەم کزۆڵە چونکە بەردەوام هەستەکە ئەم لەوان کەمترە یعنی تۆ ئەگەر یەکێک بێنی طبعا دیارە ئەو لە ژیانێکی خۆشترا ژیاوە لە وەزعێکی خۆشترا تۆش فەقیری تۆش بە عەلاگەت حالك موسریەکان ئەڵێ عەلاگەت حالك ها تۆ بە گوێرەی حاڵی خۆت ئەڕۆیت ئەویش حالەبان تەنازول بۆ تۆ ناکە و ئەگەر لەبەر جوانیش بێنیتی من زۆرم بینیە بەدەست جوانیەوە ناڵانیانە برادەرێکم تەلەبەی من بۆ لە 87 پێش چەند ساڵێک بەلەیسە باوکی هەر زۆری لێ کرد ژن بێنێ ئەمیش هەر دۆزەینیە کرد وەکو بڵێ هەر لە جوورکەیە کرد هەر ئەمیان پیشانەدا بە دڵی نەبوو ئەویان پیشانەدا بە دڵی نەبوو نەوێتە قسەیەک خۆشی زۆر جوان نییە خۆشی هەر کەسێکی زۆر جوان نییە ینی مواسەفاتی جوانی بەش ئێمە مرۆڤ گشتی جوانە بەس ئەوەی کە ئەو بەدوایە ئەگەڕێ خۆی وەک ئەوانە نیەوە ئەم بەدوایە ئەگەڕێ کاکەم یەکێکی بەدڵ بوو پاش 50 یەکێکی بەدڵ بوو ماوەیەک مارەی بڕی دوای ئەوە بۆ خۆی دڵی ساردۆ بوو منش گەیشتمە کاک حاجی باوکی دوای چۆن و باشیتم دەنگ و باس چۆنە ماڵم ناو چۆنە ئەتر بەعام عایلەیەن تێکەڵیشین کوڕەوتی مامۆستا گیرم کردە بەدەستە لە بەکەتەوە وتم بۆچی وتی وەڵا مارەمان بڕیە بۆی نایگوازێتەوە ئەڵێن بۆ نایگەی وەڵاوە دڵم نییە جوان نییە تۆ من چارێکم بۆت لەبەر خاتری ئەو پیاوە بەڕێزە چوون بۆ ئەو مزگەوتەیە ئەو پیاوە نوێژی تیاکە دوای نوێژەکە دوای سەلام و دەمەتەقی و ئەمانەوتم دەنگ و باست خێر بوو نەتگوازیەوە خێزانەکەت تینە وەڵا وتم بۆ نایگوازیتەوە تی وەڵا دڵم ساردە وتم بۆ دڵت ساردە وتی وەڵا وە دڵم نییە جوان نییە يعني طبعا ئافرەتێکی بە ئەخلاق دین ئیمان يعني عایلەیەکی چاک وتم بەدڵت نییە وتی بەڵێ وتم من شتێکت پێ بڵێم تەواو چێتە ناو دڵتۆ وتیارە وەڵڵا وتم زەحمەت نەوێ ئێستا ڕۆیتۆ بۆ ماڵ تۆزێ بڕۆ بەردەم ئاوێنە خۆت ببینە طبعا منەوە تۆزێەوە زبریش پێم وت وتم تۆ بەس سەر خۆتت کردووە والله ئەو کچە حەیفە بۆ تۆ والله حەیفە بۆ تۆ بێ طبعا بڕێک دابەزی مەسەریە والله تر خۆ حافیزیمان لێ کردە لە من عاجز نابێ مامۆسایی مۆمان والله دوای دوو ڕۆژ باوکی تەلەفۆنی بەگەوتی دەک خوا خێرت بنووسە چیت وتوە پێی چیت کەوتمەوە بین خۆمانە چی وتەوە بینی خۆمانە
وتی والله هەر هاتۆتەوە وتێتی یەکسەر بڕۆن تەرتیبی کەن و بابی گوازمەوتی گواستیەوەی براینە تۆ ئەگەر ژن جوان تێری و خۆت لە مستەوای ئەو جوانە نیت یەکاکە ئەو بە تۆ ڕازی نابێت طبعا لەوانەیە ساڵێ دوان ڕازی بێ بابە یەکێ بێرە لە گوێرەی خۆت هاڵێ لە گوێرەی پای خۆت لە گوێرەی بەڕێی خۆت پادرێژکە ئەیوانە ئینسان دائیمەن ئەبێ ئەم شتانەی تیابێ بۆیە بەڕێزان ئەمە نەسیحەتی یەکەم دوای ئەوە ئێستا ئەچمە سەر خوشکان ئەڵێم بەو خوشکە بەڕێزانە ئەڵێم کەوا شکری پیاوەکانیان ناکەن کەوا ڕێز لە پیاوەکانیان ناگرن بە تایبەت ئەگەر پیاوەکە شایستەی ڕێز بێ ئەگەر پیاوێک بێ عارەقی ڕەش و سپی تێکەڵ کا لەبەر خاتری ئەوەی عایلەکەی احتیاجی دەستی ئەمە ئەو نەبن ئەگەر بێت و ئەو ئافرەتە ناشکر بێ خوای تەعالە ئەو نیعمەتەی لێ ئەسێنێتەوە خوای تەعالە ئەو نیعمەتەی لێ ئەسێنێتەوە خوای تەعالە غەزەبی هەیە عقوبەی هەیە بەڕێزان بۆیە بەڕێزان ئافرەتی ئیمانداری ڕاستەقینە وەکو خەدیجە خانمی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چاکترین ئافرەتی سەر زەویە چاکترین ئافرەت بۆ مێردەکەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مع العلم خەدیجە خان یەکێک بووە لە گەورە ئافرەتانی قوڕیش پێغەمبەر مام ناوەندەکان بووە بەڵام چونکە ئەیزانی چۆن ڕێز لە مێردی خۆی ئەگرێت ئەیزانی چۆن قدری مێردەکەی خۆی ئەگرێت بۆیە خوای تەعالە ئەو پلە گەورەی پێبەخشیوە کە کردوێتێ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئافرەتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گلەیەکی زۆر گەورەیان لێکا ئەفەرمێ ئافرەتان زۆربەی کاتی ڕۆیشتمە ئیسرا و میعراج پێم پیشاندریا زۆربەی ئەهلی جەهەنەم ئافرەتان بوو وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ طبعا ئەم خودبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایبەت بە ئافرەتان ئەیدایەوە ئەم خودبە ئەمەی کە ئەیسە باسێکە فەرمووی زۆربەی ئەهلی جەهەنەم ئافرەت بوو وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ جا پێغەمبەر فەرمووی خێر زۆر بکەن خێر زۆر بکەن خوشکان ئافرەتان خێر زۆر بکەن چونکە زۆربەی ئەهلی جەهەنەم ئافرەت بوو وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چونکە یەکفورن العەشیر فەرمووی چونکە قەدری زندگی نازانن ڕێز لە مێردەکانیان ناگرن ئەو مێردە شەو ڕۆژ بۆ ئەو ماندوو ئەبێ یەک چشتی مێردەکەی بەدڵ نەبێ ئەڵێ تۆ قەت چاکت نەبووە یا سبحان الله یا سبحان الله ئەڵێ قەت چاکت نەبووە مع العلم من لەناو پیاوانە ئەژێم ئەم قسە طبعا ئەیکەم من تەزکیەی پیاوان نییە لەبەرەوەی خۆم پیاوە محازەکەم باسی پیاوان بکەم نە واللهی بەس لەناو پیاوانە ئەژێم یەک پیاوێکم لە ژیانمان نەبینیوە خەمی ماڵ و مناڵی خۆی نەخوا یەک پیاوێکم نەبینیوە بێغیرەت بێ بەرامبەر بە ماڵ و مناڵی حەز بکە ماڵ و مناڵی زەلیل بن دەگمەنە یعنی مستحیل ئەگەر هەبێ من نەمبینیوە بەس احتیمال هەیە هەبێ بەڵام ئەگەر تۆ قدری نەگری بەخوا خوای تەعالە لێت یەسێنێتەوە خوای تەعالە ئەو نیعمەتەت لەدەست دەرەکا دوایش پەنجەی خۆت ئەگازی ئەڵێ خۆزگای ئەو غەڵەتەم نەکردایە بۆیە من ئەم نەسیحەتە بە گرنگە ئەزانم بۆ هەموو خوشکێک کە ئێستا گوێی لە قسەکانی منە و ئەوەشی کە دوایی گوێی لەم وتارە ئەبێ لەبەر خاتری خوا پێتان ئەڵێم دەست بگرنە سەر ئەو نیعمەتەوە کە خوای تەعالە پێتانی داوە پارێزگاری لە ماڵ و مناڵی خۆتان بکەن نەوەک مناڵتان گەورە بێ مێردەکانتان ئیهمال بکەن نەکەن ئەو غەڵەتە بکەن نەکەن لەبەر خاتری مناڵ حەساب بۆ مێردەکانتان نەکەن ئامان هەندی عەشیرەت لەم منتقەی ئێمە هەیە ئەڵێ وەڵا ژنەکانیان کۆخایە کاتێ مناڵی گەورە ئەبێ حەساب بۆ پیاو ناکە بەداخەوە ئەوە زەعیفی ئیمانە لاوازی ئیمانە من وتاری جمعە مەدا لە مزگەوتی تەقوا هەموو جارێ کە وتار مەدا شوێنی ئافرەتان نیانێ لابیکەینەوە ساڵێکیش کردمەوە دایان خستیم یەکێک لەو سەبابانەی کە من لە مزگەوت تەقوا دەرکرام ئەوە بوو من شوێن ئافرەتانم کردەوە من ئەموت ضرورە ئافرەت نوێژ بکە ئەلەو زەمانە هیچ مزگەوتی ئافرەتی نەبوو ئیتر نیانێڵە بە کوردی سیاسەت ئەمانە تەدەخولی کرد نیانێڵە کە نیانێڵە هەندی ئافرەت هەبوون کاتێ من وتاری جمعەم ئەداوە بیرم تێ گەرمای نیمەڕوان و بیرم تێ ئەیانم بینی لەبەر ئەو خۆرە لە دەشتەوە لەبەر ئەو خۆرە دائنشتن گویان لە خۆتبەی جمعەکە کرد طبعاًەوە ئیمانێکی زۆر گەورەی گەرەکە تۆ لە چلەی هاوین لە دەشتەوە لەبەر ئەو خۆرە سێبەرێک نەبێ لە ژێرا دانشی گوێ بگری لە خودبەی جمعە و لەسەر تیش فەرز نییە
آخر جمعة لسر عفرت فرزنية خوای تعالى فرموویەتی بۆ ئەوەی چونکە ئافرەت ئیشی قورسە ئیسا ئافرەت مناڵێکی ئەوێت ناتوانێت بە دقە جێ بێنێ خۆ نابێ ئەو مناڵە بێنە ناو مزگەوتە مناڵێکی بچووک میسکاتە ناو مزگەوتە مزگەوت پیسکە مەجبور خوای تعالى ئەو ئیزنێکدا ئافرەت وەکو لەسەر ئافرەت تۆ زیاڵی گرتۆ بەس معنای ئەوە نییە ئافرەت نەیە بۆ مزگەوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جەختی کردو ئافرەت بێ بۆ مزگەوت بەس وەکو عوزرێ خوای تعالى داوێتی بە هەندێک ئافرەتان ئەگینا من وەعزانم چەند جاریش وتمە ئافرەت لە پیاو زیاتر پێویستی بە مزگەوت لە پیاو زیاتر پێویستی بە مزگەوتە ئەم یەکێک لەو ئافرەتانەی کە لەبەر خۆرەکە دانیشت ئافرەتێک بوو بەردەوام تەسبیحێ بەدەستێەوە بوو فۆتەیەکی سپی ئەدا تەمەنی تقریبا لە 40 ساڵ بەسەرەوە بوو ئەو کاتە بەردەوام زکرێ کرد دوای ئەوەیشە لە هەر کاتێکا من لە مزگەوت دەرئەچوومە ڕۆیشتمە بۆ ماڵ کە ماڵمان لە لیواکە بوو لە بەبناو کۆڵانەکانە ئەم بینی لە دەرگایە دانیشت بوو بەردەوام خەری زکرکردن بوو باوەڕ بکەن لە دڵی خۆم و ئەموت ئەم ئافرەتە ئەبێ شوێنی کوێ بێ لە بەهەشتا یعنی ئیتر لە دڵ خۆمە ئەموت ئەم ئافرەتە بەتەعکید ها لەگەڵ خەدیجە خانمە ها لەگەڵ مەریەم عەزرایە ها لەگەڵ فاتیمەی زەهرایە لە عەقلی خۆمە ئەم ئافرەتە پیاوێکی بوو پیاوەکە تقریبا 10 ساڵێ لە خۆی با بڵێن 20 ساڵێ لە خۆی گەورەتر بوو پیاوەکەی پیر بوو بەیانیان یەک سعات 7:30 6:30 7:30 ئەو دەورە لەو بەینانە بوو یەکێ دای لە دەرگا ئیتر منیش دەرگام بۆی کردەوە سەیرم کرد ئەمە ئەو پیاوەیە پیاوی ئەو ئافرەتە هەر هاتە ژوورەوە و دانیشت من زۆر ڕێزم لیانەگرت لە خۆی لە ماڵ و مناڵی گشتی زۆر یعنی پیاوێکی ئەهلی مزگەوت بوو دەستی کردە گریان مام فڵان بۆ گریت ئیتر متەئەسر بووم بە گریانەکەی وتم بۆ ئەگری مام فڵان خێرە هیچ بووە وتی مامۆسا خەریکە دڵ مەتەقی وتم بۆ وتی نەمتوانی لای کەس باسی کەم بەس تۆ زۆر ئەم بابەتانە باسەکەی تۆ لە ناخی ژن ئەزانی و لە ناخی پیاو ئەزانی جا من زۆر ئەم بابەت حەقی پیاو و حەقی ژن و ئەمانم زۆر باسەکە وتی چەند ساڵە لای کەس باسم نەکرێت تەنها مناڵەکانی خۆمان لە ماڵەوەی زانن شاردمە تۆ لەبەر خاتری خوا واللهی مامۆسا ئەو خێزانەی منە 13 ساڵە حساب مرد بۆ من ناکە لا حول ولا قوة إلا بالله وتم بۆ وتی واللهی هەروە مناڵەکان گەورە بوون ئیتر یعنی ئەسڵەن بەس ئەوە لە نانەکە چێشتەکە ئەکاو دوور ئەگرێت لاو دوورە وەکو چۆن بڵێ من گڵاوم هەر وەک گڵاو سەیر مەکە وتی جارێکان ئەوەی من تەمەنم ئاوایە جار نەخۆشە بم پێویستم بە مەلەدانە پێویستم بە تەرتیبە پێویستم بە ئەیوت نزیکم نابێتەوە هەر ئەوە هیچ ژن و مێردی نەما خوشک و برا ئەیوت نزیک هەر وەک خوشک و برایە نایە خزمەتم بکە وتم کە خاطر خوا ئەو ژنە من و ئەولیام ئەزانی وتی بەخوا ئەمە ڕاستێکەیە وقابل مامۆسا من درۆ بۆ ژنی خۆم بختیان بۆ ژن خۆم هەڵبەسم لا حول ولا قوة پیاوە طبعا لە خەم و خەفەتە زۆر نەسیحەتیم کرد زۆر دڵیم دایەوە بۆ خۆی تەحملی نەکرد کەوتە نەخۆشیەکی قورس هەر لە ماوەی 2-3 ڕۆژ دوایەوە کەوتە نەخۆشیەک ئەهلی مزگەوت وتیان وەڵڵا مامۆسا من سەفەرێکم و دوهاتم وتی وەڵڵا مامۆسا مام فڵان گیانەدا وتم بەڕاست وتیان ئەرەوە جا هاوین بوو ڕۆیشتم تەماشام کرد 70-80 کەس لە ئەهلی مزگەوت لەناو حەوشەکەیانە دانیشتن و گشتی جێگا داخریا و ئەویش لەسەر جێگایە کەوتۆ خانمگیانیش دانیشتێ لە ژوور سەریەوە ئاوای کردێ و قاپی ژێرپیاڵەیەکی دانا و پەمویەکی دانا و هەجان جار ئیکاتێنەکە ئیسایەتە لێوێ و لێوی پێ تەڕەکە من دەبێت تاقەت بوو 2-3 جار لەبەر ئەو مناڵانەی نەبوایە کە کوڕی چاگون و ئەهلی مزگەوت بوون لەنا ئەو 7 کەسە کە دانیشتون لەوێ قەسەم بەخوا ئەم شکانەوە دایکەکەم هەڵسە تازە تو ئەمە گەیاندە ئەم حاڵە ئاوا کوشتت نکت پێی کرد ئیسە دانیشتووی لە ژوور سەریەوە بۆی خەڵک بەڵێ ژنێکی چاکە وەک چۆن من تەخەڵەتان بە تەزبیحەکەی دەستۆ لەوێ دانیشتی و ئامەزانی ئەولیای خۆی من لە هی خۆمەوە ئەڵێم لەوانەیە ئەو ژنە لەوانەیە قەبر نەیگرێتە خۆی ئەو پیاوە گەڕایەوە بەلای خوا خۆشی گەرەک بوو نەجاتیدا لە دەست ئەو دێوەزمەیە ئەرە بەخوا دوای ئەوە طبعا ئەمە زۆر لەسەر دڵم بوو بە ئەوەنە بەردەوام لە مەجلیس و لەوانەیە هەلم شوێنە 2-3 جار باسم کردبێت
دوای ڕۆشتمەوە لە گەڕەکەی خۆمان کەسێکی ناسیارمان هەبوو پیاوێکی بێتەمەن بوو ئەوی شەر گەورە بوو لە تەمەنە بۆ ئەم گێڕایەوە خەفەتەکەی دڵم نەوەزە عەگەی بارکێ باسمە کرد ئیتر ڕۆژێکیان ئەوی شوتی مامۆستا تۆر باسی ئەو ژن و پیاوەت کرد قەسەم بەخوا منیش ئەمە یەکەم جارە ئەم قسە لە دەم دەرەچێ وتم دەی ئەمجا تو چیت هاپێ وتی بەخوا بەخوایە 36 ساڵە من و خێزانەکەم خوشک و برای يا سبحان الله يا سبحان الله لا حول ولا قوة إلا بالله بشرتك أو بياوا يعني كبو من باسي كرت مني لدور هفتا صلابو يعني هر أونا كركاني قيشنا تهفدا وهجدا يتر تواو أنا بخوا أما حادثي هني جنه أما طبعا كتشي بيها بتشي بلا يقدر شيء أما جنه بويا أليد دايكا بدوينا ودويتا بخوازة نكن روجي للروجان جنيك آوا كلاميرد بي بسري ميردكي وبيخوازن قسم بخوا منالت قورب وقيشتا 16 سال و 10 سال ايتر حسابي خوي اكاتا بياوتو اكاتا جني خوي مداخوا ام نصيحتي وادارم همولا هيك استفاده لك كرد بي دا وكارم خوي تعالى بخاطرنا وجوانا كاني خوي بخاطر اسمي عظمي خوي وەکو چۆن لێرەدا نشتوین ڕوومان کردۆتە قیبلە و دڵمان خۆشە بەم مەجلیسی ذکرە بەم مەجلیسی علم و زانستە خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە لە فیردەوسی عەلایە کۆمان بکاتەوە یا ڕەبی خوایە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکەی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە ئەم شەوی جومعەی مبارەکە ئەم مانگی پیرۆزە ئەم شەوی لەیلەتول قەدری مبارەکە بکەیتە خێر و بەرەکەت بۆمان بکەیتە مانگی غفران و شەوی غفران بۆمان یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ئیسلاحی خێزانەکانمان بکەی ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم